ڕێکخراوی تەندروستی جیهانی جیاوازیە گەورە و فراوانەکەی دابەشبوونی پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنای لە نێوان وڵاتانی دەوڵەمەند و هەژاردا ئاشکرا دەکات. بسم الله الرحمن الرحیم. دکتۆر ئەحمەد مەنزەری بەڕێوەبەری هەرێمی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە خۆرەڵاتی ناوەڕاست دەڵێ جیاوازیەکی گەورە لە دابەشبوون و بەدەستگەیشتنی پێکوتەی کۆرۆنا لە نێوان وڵاتانی دەوڵەمەند و هەژاردا هەیە. لە لێدوانێکی ڕۆژنامەوەنیدا ئەحمەد مەنزەری دەڵێ زۆربەی پێکوتەی بەرهەماتووی کۆرۆنا بۆ وڵاتانی دەوڵەمەند دەچێت، وڵاتە هەژارەکان کەمێکی زۆر کەم نەبێ بەدەستیان ناگات. لقد أصيب ملايين الأشخاص. بەڕێوەبەری هەرێمی ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداریدا لەوەی جیاوازی دابەشبوون و بەدەستگەیشتنی پێکوتەی کۆرۆنا لە نێوان وڵاتانی هەژار و دەوڵەمەنددا بە جۆرێکە ناتوانرێت چاوی لێ بپۆشتێ. ئەو دەڵێت وڵاتانی داهات بەرز بۆ هەر 100 کەسێک 100 ژەمە پێکوتیان دابین کردووە، بەڵام لە وڵاتانی هەژاردا بە تایبەتی وڵاتانی ئەفریقا بۆ هەر 100 کەسێک تەنها 1 ژەمونی و پێکوتە هەیە. ئێستا 92 وڵاتی جیهان کە بە وڵاتانی هەژار ناو دەبرێن بە تایبەتی وڵاتانی ئەفریقا لە بەدەستێنان و دابینکردنی پێکوتەی کۆرۆنا ڕوبەڕووی ئاڵنگارێکی گەورە بوونەتەوە. بە پێچەوانەوە ئەڵمانیا و ئیسرائیل کوتانیان بە ژەمی سێیەم دەست پێ کردووە. سەرەتای مانگی ڕابردووش سەرۆکی سەنیگال ئاماژەی بە نادادگەری لە دابەشبوون و بەردەستبوونی پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنا کرد و ڕایگەیاند لە ئەمریکا ئاژەڵی نێو باخچەکان دەکوترێن، لە کاتێکدا لە وڵاتانی تازە پێگەیشتوودا هێشتا لە 100% دانیشتوان پێکوتەیان وەرنەگرتووە. بەپێی قسەی دکتۆر ئەحمەد مەنزەری بەڕێوەبەری هەرێمی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە خۆرەڵاتی ناوەڕاست ڕێکخراوەکەیان بانگەوازی کردووە لەم قۆناغەدا هەرچی پێکوتە هەیە ڕەوانەیە و ناوچانەی جیهان بکرێن کە لە ڕابردوودا نەیانتوانیوە بڕی پێویست بەدەست بهێنن. لە ڕابردووشدا ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی بەوەدا کە بە دەستنەگەیشتنی پێکوتەی کۆرۆنا بە سەرتاسەری ناوچەکانی جیهان مەترسێکی گەورە لە سەرابووری جیهان و تەندروستی گشتی دادەنێت. چەند ڕۆژێک لەمەوبەریش بەڕێوەبەری گشتی ڕێکخراوەکە داوای کرد بە مەبەستی کەمکردنەوەی ئەو جیاوازیە گەورەی لە نێوان وڵاتانی هەژار و دەوڵەمەنددا هەیە لە وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا، پێدان و دابەشکردنی ژەمە پێکوتەی سێیەم لانی کەم تا کۆتایی مانگی داهاتوو ڕابگیرێت. هەرڕاستەوخۆ دوای داواکەی ڕێکخراوەکە ئەمریکا پێشنیازەکەی ڕەت کردەوە و بە جێگرەوەیەکی هەڵە ناوی برد. بەپێی ئامانجێک کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاندووە دەبێت تا کۆتایی مانگی داهاتوو لە 100% دانیشتوانی جیهان پێکوتەی کۆرۆنایان وەرگرت بێت، بەڵام ڕێکخراوەکە دەڵێت ئەگەر بەم شێوەیە بڕوات ئەو ئامانجە بەدی نایات.